ملك الموت برو روحي فلان كسي كوري فلان كس فلان كسي كشي فلان كس بو بكيش لفلان شون لفلان جيكا دانشتو يا لفلان شون خريجي فلان شتا تواو يكسر بفوري تاخير بوني نية كواتا ئاگادار بە بزانە هاتۆ بۆ لای تۆ نەکەوی تەنیشتت ئیلا مەگەر تەنیشتیش ئەجەلی هاتبێ ئینا بەس ڕۆحی تۆ دەکێشێت ئەوەی ڕاست و چەپت هیچ نازانێت کاتێک ئەزانێت تۆ لارە بیتەوە تەواو کاتێک ئەزانێت جوڵت نامێنێ کاتێک ئەزانێت چاوت بەرەو ژوور بۆتەوە تەواو چونکە کۆتا ڕۆژ و کۆتا ساتی تۆیە بزانە چۆن دەژی لە دنیادا مردنت لە بیرە هەر دەمریت لە بیرت نییە هەر دەمریت خۆتی بۆ ئامادە دەکەی هەر دەمریت خۆشی بۆ ئامادە نەکەی هەر دەمریت خوا لە خۆت ڕازیەکەی هەر دەمریت خوا لە خۆشت تووڕە ئەکەی هەر دەمریت بۆیە هەڵی بژێرە ئەمڕۆ مەڵێ گەنجم ژنم نەهێناوە مەڵێ گەنجم خوێندنم تەواو نەکردووە مەڵێ گەنجم تەعین نەبوومە ئەوانە لای مەلەکول مەوت نایخوا سەلامی خوای لەسەر بێ خەڵکەزانم تەڵەبەی دکتۆرا بوو فەقیرە بۆ بەیانی مناقەشەی دکتۆراکەی بوو مرد مناقەشەکەی نەکرد تەواو نایگەڕێنێتەوە ئەم شتانە کەواتە ئاگاداری خۆت بە خۆت ئامادەکە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوا لێ بێ دەیفەرموو مردن حەیای دنیای بردووە خۆشی بۆ ئینسانی عاقڵتیان نەهێڵاوە ڕۆژانە خۆشەویستەکان و ئازیزەکانمان لەدەست ئەدەین دە ڕۆژێکیش دێ خۆمان لەدەست ئازیزەکانمان دەدەین واتە ئێمەش کۆتایی بە ژیانمان دێ بۆی لە کۆتاییدا دەڵێم خۆتان بۆ مردن ئامادەکەن پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم زۆر بیری مردن بکەنەوە زۆر بیری مردن بکەنەوە بەڵام مردن سەرەتای هەموو خۆش و شادیەکە بۆ ئینسانی ئیماندار ئەوەی کە مردووە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەگەر کەسێکی چاک بێ ئیماندار بێ و ساڵح و چاک بوو بێ کاتێک کە جەنازەکەی بەڕێ دەکەن لەسەر شانی خەڵکیە بۆ قەبرستانی دەبەن دەڵێ قەدیمونی قەدیمونی پێشم خەن زوو بمبەن بمنێژن چونکە خۆشیە زۆر لە پێشیوەیە بەخوا ئەو پەلەیەتی بڕوا بۆ گۆڕستان ئێمە بۆی دەگرین بەڵام بۆ خۆمان بگرین ئێمە مردووین لەسەر مردوو دەگرین خۆمان مردووین لەسەر مردوویەک دەگرین چونکە ئێمەش دەمرین ڕۆژێک دێت خەڵکی بەدیار گۆڕەکەی تۆشۆ دەبێ بتنێژن کە ئەڕۆی بۆیە ڕۆژێک دێت سەرەی تۆش دێت بەڵێ بیری لەو کردەوە بڵێ ڕۆژێکیش دێ مناوە خەڵکی دەمێنێ بۆ گۆڕستان ئەبێ خەڵکی هەڵمگرێ بەخوا کفنەکەشت خەڵکی خێرخواز بۆتی کڕیوە بەخوای گەورە ئەو گۆڕشی کە بۆ تۆ هەڵکەندراوە عەرزەکەی خەڵکی خێرخواز بەخشیوێت یا کڕیویانە کەواتە چی لە دنیا ئەبەی هیچ لەم دنیاە نابەی بەدەستی بەتاڵ دەڕۆی بە گیرفانی بەتاڵ دەڕۆی جلەکانت شتەکانت هەمووشی لە ناو دەبەن یا دەیسووتێنن دوای مردنت مناڵەکانت بەخوا بێزیان نایە دۆشەکەکەی ژێر تۆ بەرنەوە بۆ ماڵەوە بەخوای گەورە بەتانەکەی بان تۆ دەسووتێنن فڕێ ئەدەن مناڵەکەی خۆت خێزانەکەت کە سوکارەکەت بۆ کێ خۆت خراپ دەکەی ئینسانی عاقڵ بۆ بووک و زاوا خۆی خراپ ناکە حرام ناخوات بۆ کچ و کوڕ خۆی خراپ ناکات قیامەتی خۆی نادۆڕێنێ کچ لە گۆڕی خۆیدایە و کوڕ لە گۆڕی خۆیدایە منیش لە گۆڕی خۆمدام کەواتە با بزانین چۆن دەژین بەردەوامیش بڵێن خوایە ئاخرمان بەخێر بگەڕی